دوای هەر ئۆپەراسیۆنێکی سەربازی یاخود هەر چالاکیەکی سەربازی دەوڵەتی تورک بێ شەرمانە بوونی گەریلاکانی پەکەکە لە هەرێمی کوردستاندا دەکاتە بیانوو بۆ بەردەوامیدان بە سنوور شکێنیەکانی. بەشێک لە حزبە داردەست و هاودەستەکانیشیان بوون بە ماکینەی پروپاگەندەی ئیعلامی دەوڵەتە داگیرکەرەکان بۆ بڕواهێنانی خەڵکی کوردستان بەم پروپاگەندە ناقۆڵانەی ئەردۆگان و حکوومەتەکەی. ئێمە لێرەوە بۆردومانەکانی 27 حوزەیرانی کورتەک و بە ئامانجگرتنی خێزانێکی مەدەنی بناری قەندیل شەرمەزار دەکەین و ڕاشی دەگەێنین کە بەیاننامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەم بۆردومانانە گزارش لە هەستی ئێمەی خەڵکی کوردستان ناکات و بە تەواوەتی ڕەتی دەکەینەوە و بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتە زلێزەکانی جیهان جێگەی پرسیارە و بە تەواوی سەرکۆنەی بێدەنگی و بێهەڵوێستیان دەکەین کە ڕۆژانە بە چەکی ئەوان و بە کەرەستەی سەربازی ئەوان ژن و منداڵ و خەڵکی مەدەنی شەهید دەکرێت و ڕەز و باخی خەڵکی جوتیار بۆردومان دەکرێت و دەسووتێنرێت. جاری یەکەم نییە و بۆ جاری دووەمیش نابێت ماڵباتانی مەدەنی دەکەنە قوربانی بە بیانووی هێزەکانی پەکەکە لە بناری قەندیلدا. لێرەدا جێی داخە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەو جێگایە کە قوربانیانی ئێمەی تێدا ڕووداوە ئەمە بەڕاستی بنکە و بارەگای پەکەکە نیە، ئەوە ڕێگایەکی سەرەکی زیاتر لە 100 گوندی هەرێمی کوردستانە. لێرەشەوە پامێک بۆ حکومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق دەنێرین سەرەتا لە حکومەتی هەرێمەوە. حکومەتی هەرێم زۆر بێباکانە، زۆر شەرمنانە، زۆر بێاحترامانە بەیاننامێک دەردەکات عەرق بە خوێنی شەیدانی ئێمە و گەلی کوردستان. ئەوەی بەیاننامەی کە حکومەتی هەرێم دەری کردووە زیاتر کە سوکارەکەی ئێمەی شەید کرد، زیاتر ئێمەی ناڕەحەت کرد. لێرەشەوە حکومەتی عێراق پەیامەکە و هەڵوێستی حکومەتی عێراق بەلاوە جوانتر بوو لە هەرێمی کوردستان.